سڵاتان لێ ببینەرانی بەڕێزی شارپرێس لە دیدارێکی تایبەت لەگەڵتانم لەگەڵ بەڕێز سەفین مەلاقەرە ئەندامی وەک خۆی دەڵێت کاربڕێکەری خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان باز لە کێشە نێوخۆیەکانی بزوتنەوەی گۆڕان کێشە و ئاڵنگاریەکانی بەردەم بزوتنەوەکە بۆ قۆناغی داهاتوو و هۆکارەکانی ئەو پاشەکشەیە کە لە هەڵبژاردننی دەی ئۆکتۆبەری ساڵی 2021 تووشی بزوتنەوەکە بوو. گفتوگۆی چەند تەوەرێک دەکەین لە هەمووی نوێتر ئەوەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سەرزاری عومەری سەید عەلی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕانەوە هەواڵێک بڵاوکرایەوە کە پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیازی حیزبەکەی خستۆتە بەردەم بزوتنەوەی گۆڕان بۆ یەکگرتنەوە. ئەمە کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە بەشێک لە کاردانەوەکان پشتیوانیان پێشنیازیان کرد بەشێک پێیان وا بوو کە بزوتنەوەی گۆڕان کوردوتەنی هێندەی پەلوپۆپیەوە نەماوە کە هیچ لە دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان بگۆڕێەوە یەکێتیش لە دۆخێکی ناوخۆیی خراپدایە بەکەڵکی ئەو نایەکە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کێشەکانیان تێکەڵکەن لەوانەیە کێشە و ئاڵنگاری گەورەتر بێنێتە بەردەم ئەو چوارچێوەیی کە لە داهاتوودا ئەگەری هەیە دروست بێت. گفتوگۆ دەکەین لەسەر هەموو ئەم پرسانە. بەڕێز کاک سەفین ئێوارە باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. یەکەم پرسیارمان لە کۆتا بابەتەوە کە لە پێشەکێکە باسم کرد لە چەند ڕۆژی ڕابردوو لە سەرزاری ڕێکخەری بزوتنەوەی گۆڕان ئەو هەواڵە بڵاوکرایەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی شاندێکەوە و بە پێشنیازی پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوونەتە لای بەڕێستان پێشنیازی ئەوەیان کردووە کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە قۆناغی داهاتوو یەک بگرنەوە و وەک پێشوو کە بزوتنەوەی گۆڕان بەشێکی لە هەناوی یەکێتی هاتە دەرەوە ببنەوە بە یەک حیزب و یەکێتیەکەی جاران دروست بکەنەوە. وردەکاریەکمان لەسەرەمە پێ بڵیت بزانین ئەم پێشنیازت چۆنە و وەڵامی ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان چی بووە؟ لە ڕاستیدا خۆت دەزانی ئێمە یەکێتی لە تاریخی لە مێژووی نێزیک پێکەوە بووین. ئێمە زۆر بەمان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هاتین گۆڕانمان دروست کردو ئەوەمان کردووە. بەڵام ئەو مەسەلەیە زۆر گەورەکرا کە وەفدەک هاتووە بەڕسمی داوای ئەوەیان کردووە. ئەوها نەبوو زیاتر کاک شاڕاوی عەلی عەسکەری هاتبوو زیاتر لە بۆ تەنسیق و لێک نێزیک کەوتنەوە و یەکخستنی هەلوێست و چەند شتێک ینی هاوکاری و ئەوانە خۆت دەزانی ئێمە جگەلەوەی ئەمە چەند ڕێککەوتنێکمان هەرە دەباشانەوە لە 2012 لە دەباشان ڕێککەوتنێکمان لەگەڵ یەکێتی هەیە پێ دەرێن ڕێککەوتنی دەباشان و ڕێککەوتنێکی 25 قۆڵیشمان هەیە 25 خاڵیمان هەیە دوو قۆڵی و ڕێککەوتنیش کەشمان هەیە لەسەر پێکێنانی حکوومەتی خۆجێی سلێمانی و لە ئاخر انتخابات لە مانجی دەی 2021 ئاخر دوای انتخابات ئێمە هاوپەیمان بوون بە یەک لیست دابەزین لەگەرەوە. بەڵام ئێمە بە شتەبیعی دەبین هاوپەیمان بین لە هەڵبژاردنێک یان ڕێککەوتنمان هەبێ و ئەوەی بکەین. بەڵام زۆر بە دووری دەبینین کە ئێمە یەک بگرین و لەگەر یەکێتی خۆت لە مقدمە بە دووری دەبینن لەبەرەوەی کە قەناعەتان لا دروست نەبووە یان بە دووری دەبین لە بەرەوەی میکانیزمەکانی یەکگرتنەوەکە گونجاو نین؟ نەخێر زۆر لێک دوورین لەبەرەوەی ئەوان خۆیان کێشیان هەیە تا ئێستا ینی ئەو شێوە ئیدارەدانەی یەکێتی بەو شێوەیە جێ هەمویانی تێدا نابتەوە تا جێ مەش تێدا بتەوە خۆیان کێشیان هەیە ئیتر ئەوە لێ دەگەڕێم لە بۆ خۆیان. بەڵام ئێمە خۆمان زروفەکە بە ئەوە نابینین و بەو جدیەتە باز نەکرا بەڵکو هەر بۆ هاوکاری و تەنسیقی مەوقف و هاوکاری و ئەوە لە ناو پەرلەمان و ناو حکوومەت و لەسەر یاسای هەڵبژاردن و ئەو شتانە زیاتر لەسەر ئەو شتانە قسە کرا. بەڵام ئێمە بە نێزیکی نابینین یانیەوە پێویستە دابنیشین لەسەری
قسەی وا هەیە کە بەرەیەک یان نیمچە بەرەیەکی وەکو کۆنی یەکێتی چۆن لە نێوان کۆمەڵە و شۆڕژێڕان و خەتی گشتیوانە یەکێتی ئیتارێک بوو بۆ هەمویان بەنامەوە بە وجودی مام جەلال دەکرا بە وجودی کاک نەوشیروان دەکرا بەڵام کاوانە نەماینە ئەمە پێمان دوور و پێمان زەحمەتە. بەڵام خۆ ئەکرێ بڵین فکری کاک نەوشیروان و مام جەلال لەناو حیزبەکانیانە ماوە ئێوەتوان لەسەر ئەساسی ئەو فکرانە درێژە بە پرۆژەکەی ئەوان بدەن؟ بەڕێ بەڵام ئەمن بەخۆم ینی ئێستا ئەو زەمینەیە نابینم کە ئێمە بتوانین یەک بگرین. داوامان لە یەکێتی ئەوەیە زووش پێمان گوتن یان ئەگەر ڕێککەوتنەکانی کە لەگەرمان کردوون و ئیمزامان کردووە بە حەزوری هەردوو ڕوانشاد کاک نەوشیروان مام جەلال ئەوانە جێبەجێ بکەن بۆی پردی پەیوەندی پردی متمانە دروستکردن لە بینمانە دروست بێ دەتوانین ئەو دەما قسە لەسەر ئەو شتە بکەینە زیاتر لێک نێزیک بوونەوە بەڵام تا ئێستا ئەوان ڕێککەوتنەکان جێبەجێ نەکراوە وەک پێویست. زۆر باشە. کاک سەفین لە دوای هەڵبژاردننی 10 ئۆکتۆبەری ساڵی 2021 کە بزوتنەوەی گۆڕان بە دۆخێکی خراپی جەماوەری و بە جۆرێک کە هیچ کورسێکی پەرلەمانی عراقی بەدەست نهێنا و بە دۆخێکی خراپی ڕێکخستن و ناوخۆیشدا تێپەڕی بە جۆرێک کە بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی بزوتنەوەکە نیگەران بوون ناڕازی بوون و ناڕازیەکانی پێشوش هێندەی تور ناڕزایەتەکەیان زیاتری کرد جۆرێک لە فاکتیان لە قسەکانی خۆیان دۆزیەوە وتیان ئێمە پێشتر ڕاستمان کردووە کە بەو جۆرە بزوتنەوەی گۆڕان ناتوانێت ئیدارەی وەزعی خۆی بدات تا کارگەشتە ئەوەی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەکە کە بەڕێزت ئەندامی خانەی و ڕێکخەری گشتیەکە دەست لە کار بکێشنەوە هەرچەند ئێستا لە بینی دووکەوانە وەکو کاربەڕێکەر کار دەکەن هێشتا هەر ماون بۆ جێبەجێکردنی کارەکانی بزوتنەوەکە دۆخێکی خراپتان هەبوو لە ماوەی ساڵ و نیوی ڕابردوو وەکو بزوتنەوەی گۆڕان ئێستا دۆخی بزوتنەوەی گۆڕان لە چیدایە هەنگاوەکان بەرەو کوێن؟ ئێمە بە سروشتی دەزانین حزبێک لە ئینتیخابات دەنگ نەهێنێ بە تایبەتی گۆڕان ئێمە خۆمان وامان دروست کردو دائیم لەژێر فشاری دەنگدەرەکانی دابێ ینی بۆ یەگەیشتێکی خراپی کرد یان ئەگەر بەرنامەکەی لەگەر خواستی خەڵک یەکی نەگرتەوە دەنجی نەدەنێ و هیوادارین هەموو کوردستان وا تەمەشای حزبەکان بکەن بەو شێوەیە ینی شەرت نییە وەکو عەشیرەت ئەمن گۆڕانم هەر دەنگ دەبی بدەمە گۆڕان بەرنامەی گۆڕانم پێ باش نێت دەنجی نادەبێ ینی بەداخەوە زۆریش دەوری خراپیان بینی لەوەی کە بایکۆتیان کرد ینی بایکۆت بەلای ئێمەوە حەل نییە و ئێمەش نەمانتوانی بەڕاستی ئەو دۆرە ببینین متمانەی خەڵک دروستکەینەوە بەتەبیعی دەزانین کە ئەوەی کراوە و ئێمەش دەزانین کێشەمان هەیە کێشەکە هەر لە وفاتی ڕۆژشاد نەوشیروان مستەفاوە دەستی پێ کرد کە خەڵک متمانەی زۆری بەو کاراکتەر و بەو کاریزمایی کاک نەوشیروان هەبوو ئێمە نەمانتوانی یانەوەی اعتراف دەکەن نەمانتوانی وەکو کاک نەوشیروان ئیدارەی ئەو بزوتنەوەیە بدەین و بەڵام ئەو دام و دەستگای کاک نەوشیروان دروستی کردووە هەر بەردەوام دەبین لەسەری و لەسەر ڕێبازەکەی ئەو دەڕۆین و انتخابونەکانی ئەو جێبەجێ دەکەین و بەجێهێنین ئینشەڵڵا. لە دوای ئەو قەیرانی کە تووشی بزوتنەوەی گۆڕان و لە دوای هەڵبژاردنەکانەوە بەردەوام باز لەوە کراکە هەڵبژاردنە ناوخۆیەکانی بزوتنەوەکە ئەنجامەدرێن کۆنفرانسی نیشتیمانی و گۆڕانکاری لە سراکچەری ئیداری بزوتنەوەی گۆڕانە ئاکرێ ئەم گۆڕانکاریانە گەشتوونەتە کوێ و چاوەڕێکرێ لە ساڵی نوێدا لە ساڵی 2023دا بزوتنەوەی گۆڕان بتوانێت کۆنفرانسی خۆی ساز بکات بتوانێت گۆڕانکاریەکان جێبەجێ بکات بتوانێت کەمێک خۆی ڕێک بخاتەوە بووی ئەگەر لە کاتی خۆی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ساڵێک و چەند مانگێک دواخرا ئەگەر ئەنجام بدرێت بزوتنەوەی گۆڕان ئامادە بێ بۆ ئەو دۆخە بەخۆی ئیش کراوە ڕاستەوەک پێویست نەبوو ئیشەکان یانێر تو لە سەرەتای قسەکانت دەست بەوە کرد کە ئێمە دەستمان لە کار کێشایەوە بێگومانەوە ئەوەیەک بوو کە ویسمان داهێنانێک بکەین کە فعلەن ئێمە ئیدارەی ئیشەکانمان باش نەداوە و هەتا ئێستا بەردەوامین لەبەرەوە بەردەوامین هەتا هەیەتشکە دروست دەبێتەوە هەتا
مەسەڵەن خانەی دیکە هەر دەبژێردرێتەوە خەرێک هەر دەبژێردرێ بۆیە ئەمە بەردەوامی لەسەر ئیشەکان وەکو هەموو حکوومەتێک و هەیەتێک هەتا یەکەشکردنی لێ دووەربگری هەتوو ناتوانانی وازی لێبینی بێگومان ئێمە وەکو هیچ حزبێکشکە نین هیچ ئیمتیازی تێدا نیە تو ئەندامی زیواتی نیشتیمانی بی یان ئەندامی زیواتی گشتی بی یان ئەندامی خانەی ڕاپەڕاندن بی یان ڕێخەری گشتی بی هیچ ئیمتیازش تێدا نیە بەڵکو هەموو خۆبەخشە و لە پێناو ئەوەیەکدا ینی ئەوە نییە دەستمان بە کورسەکانەوە گرت بێ لەبەر هەندێکی ئیمتیازات یان لەبەر ئەمە یەکێکە لەو ڕخنانی کە ڕوبەڕووتان نەکرێتەوە هەم ڕێخەری گشتی بزوتنەوەکە کاک عومەری سەید عەلی هەم ئەندامانی خانە زیاتر لەوانەیە گلەیەکان و ڕخنەکانیش لە کاک عومەر بگیرێت کە بۆ درێژەدان بەم دۆخەی کە خۆتان بمێننەوە هەنگاوەکانی هەڵبژاردننی هەیئەتێکی تازە و هەڵبژاردننی دەستەیەکی تازە و خانەیەکی تازەتان زۆر بە هێواشی بەڕێوە ئەڕوات کاتێک ئێوە ئێستا دەسەڵاتدارن ئەتوانن هەنگاوەکان خێراتر بکەن بۆ ئەوەی خەڵکانێکە بن جێگرەوەی ئێوە بن بۆ ڕاپەڕاندنی کاروبارەکانی بزوتنەوەکە ئەمە چۆن نەخوێنیتەوە ئەم ڕخنانە تا چەند نزیکن لەوەی کە ئێوە بە فعلی مەرجێ بەڕێزت هاوڕێکانت لە خانە هاوڕێکانت لە جواتەکان ئەم هەنگاوانە بە هێواشی ئەنێن ڕاستە هەنگاوەکان هێواش دەڕوە بە تەبیعەتی حالی شەکە قورسە خۆی کۆنفرانسی نیشتیمانییان کە هەندێک کەس پێی دەرێن کۆنگرا ئیشەشی قورسە ینی خۆی بەرنامەی سیاسی و دەستوری بزوتنەوەی گۆڕان و ئامادەکردنی ئەو شتانە ئیشەشی قورسە ڕاستە هێواشتریش دەڕوە بەڵام پێم وایە لەو وەزعی بزوتنەوەی گۆڕان چونکە ئێمە ئەنداممان نییە برین ئەنداممان هەیە بەڵکو هەڵسوراومان هەیە و کۆمەڵێک دام و دەستگای ڕێکخراوەیمان هەیە ئەوانش هەموو ئامادەکراون نەمێژە ئامادەکراون بەڵام ئەوی ڕاستی بی زیاتر ئێمە دەمانەوێت زۆرترین خەڵک بەشداری بکە بەشدار بێ لەو کۆنفرانسە و چاوەڕێی ئەوانە دەکەیت کە ئەوانەی ناڕازی بوو نەتا ئێستا و هەنگاوی دیکەشمان بەدەستەوەیە زۆریشمان ئیش لە بۆ کردووە کە ئەوانش هەموو بێنەوە ئەوانەی ڕۆژان بە گۆڕانەوە ماندی بوون و لەگەر ئێمە ئیشیان کرد بە هاوڕێی خۆمانیان دەزانین دەمانەوێت ئەوانش هەموو بەشدار بن لەو کۆنفرانسە بە شێوەیەک لە شێوەکان کرد بەو شێوەی کە خۆیان بیانەوێ و لە ڕاستیدا کۆنفرانسیش خۆی هەنگاوێکی خۆڕێخستنەوەیە ئێمە بەرنامەی خۆڕێخستنەوەی گشتیمان هەیە خۆڕێخستنەوەمان هەیە لەگەر هەموو هەرسوڕاوەکانی خۆمان و چاکسازی لە دەستگایەکان بکەین و لەگەر هەموو هەرسوڕاوەکانی کە ڕۆژێک لە ڕۆژانەکە گۆڕانیشیان کردی ڕێیان وەربگرین ئەوانش کە دەستەواژەیەک دروست بووە لە 2 ساڵی ڕابردوو گۆڕانی گردەکە و گۆڕانی خواردگردەکە ئەوانەی کە لە چەند قۆناغێکی جیاواز لە فراکسیۆنە پەرلەمانیەکانتان لە تیمی حکومیتان لە کەسایەتە سیاسیەکانتان سەرکردە سیاسیەکان بەشێکیان لە بزوتنەوەکە زویر بوون و دوورکەوتنەوە یان وەک خۆیان دەڵێن پرۆژەکانیان جێبەجێ نەکرا هەوڵێک هەیە بۆ هەموو ئەوانەی کە ئەو دەستەواژیان بەسەرا سەپێنراوە کە لە خواردگردەکەون بهێنرێنەوە ناو گردەکە و کۆ بکرێنەوە بۆ ئەوەی پرۆژەیەکی گشتگیر دابڕێژن ئەم هەوڵانە ینی هەوڵی جدی هەیە لەلان بزوتنەوەی گۆڕانی گردەکەەوە یاننا بەڵێ هەیە ئەو بەس بە دوولا دەکرێتن لایەکیان ئێمەینا ئەمە ناوی نانێمەوەی گردەکە و ئەوەی دەرەوەی گردەکە بەڵکو خۆی کاگنەوشیروان لە دروستکردنی بزوتنەوەی گۆڕان و ڕێکخستنی بزوتنەوەی گۆڕان دام و دەستگایەکی دروست کردو کە پێک هاتووە لە باژێڕەکان پێک هاتووە لە زیواتی نیشتیمانی پێک هاتووە لە زیواتی گشتی و ژوورەکان و کۆمەڵک دام و دەستگای تکەی کە کەرستەن بۆ ئیشکردن بێگومان ئێمە دەستمان بەو دام و دەستگایی کاگنەوشیروانەوە گرتووە کە پێمان وایە لە ناو ئەو دەستگایەنە لە ناو ئۆرگانەکانی بزوتنەوەی گۆڕان ئیشەکان باشتر دەکرێت چاکسازیەکان باشتر دەکرێت نەهێشتنی کەم و کوڕیەکان باشتر دەکرێت نەک لە دەرەوەی ئەو دام و دەستگایە
ئەنی خەڵکمانەیە بچینە بە ساڵ نێتە و گردە بەڵام خۆی بەشدارە لە هەموو شتەکان لە هەموو ئەوەکان پرسوڕای پێ دەکرێتن و ڕێی وەردەگیرێ و لە کۆنفرانسیش دەوری دەبێتن بەڵکو ئەو دام دەستگایە ینی ئەوەنیە گردەکە و دەرەوەی گردەکە و ئێمە وەکو گوتمان گۆڕان بەس بە ملکی خۆمان نازانین گۆڕان بە مەزموعەیەک هەڤار و خەڵکی باش کە لە دەوری کاگنۆشتوان کۆبووینەوە ئەو کاتە و خەونی گۆڕانکاریمان هەبوو دەمانوێت چاکسازی بکەین لەو کۆمەلگایە و لەو وڵاتە چاکسازی بکەین لە هەمووی پێکاتووە ئەمە حزبەک نین برین بە تەنها بۆ بنەماڵەیەک یان بۆ حزبێ یان بۆ عەشیرەتێک یان بۆ هینێک بەڵکو پێکاتوە لە هەموو کەس یان مەسەڵەن هەندێک لە هەواڵەکانمان داوا دەکەن گۆڕان ئەوها بکە گۆڕان ئەوها بکە گۆڕان چی گۆڕان هەمومانین بەڕاستی ینی لە یەکێک کە دەنجێکی بە گۆڕان داوایەکێک ڕۆژنامە نووسێکی بەڕێزی وەکو جەنابەت کە هەوڵی داوە ڕۆژێک لە ڕۆژان گۆڕانکاری بکە ئەمە بە گۆڕانی دەزانین و بە هاوڕێی خۆمانی دەزانین بەڵام لە چوارچێوە حزبیەکە ئێستا بەشێک لە پەرلەمانتارەکان کە لە ماوەی ڕابردوودا ناڕازی بوون لە ئەو کەسانی بەرپرسیاتیان لەناو بزوتنەوەکە هەبوو ئێستا لە دەرەوەی بزوتنەوەی گۆڕانن کاتێک ئەیان دوێنی ئەوان ئەڵێن ئێمە بزوتنەوەی گۆڕانی بەزەم گۆڕانی ئێستا نا کەواتە ئەوان چوارچێوەیەکیان داناوە بۆ ئەوەی کە ئەم بزوتنەوەی گۆڕانی ئێستا لە دەرەوەی ئەو فکرەیە ئەوان گۆڕانیان لەسەر دامەزراندووە بەشێکیشان باز لەوەکەن کە بزوتنەوەی گۆڕان ئێستا کە هەوڵی ئەوە دات ناڕازیەکان ئاشت بکاتەوە لە دۆخێکی خراپی ناوخۆیە بۆیە هەوڵەدات ئاشتیان کاتەوە یناو کاتێک کە زویر بوون بە جۆرێک مامەڵیان لەگەڵ کراوەکە وەکو ئێستا نەبووە ئێوە ئێستا لەوەیە کە زۆفێکتان توش بووە تووشی لاوازیەک بوون لە نێو خۆ بۆیە پەنابەنە بەر ئەوەی کە ئەوان ئاشت بکەنەوە یان نا هەر لە سەرتاو ئێوە نیەتان ئەوە بۆ ئەوان ئاشت بن لەگەڵتان نا ئەمە بەخۆی یەک مشکلەمان هەیە یەک فەرقمان هەیە دەنا ئەمە ڕێزمان هەیە لە بۆ هەموو ئەوانەی ڕۆژێک بە ڕۆژان بە لە گۆڕان ماندوو بوون و ئیشان کردو بۆ گۆڕانی ئەو وڵاتە و گۆڕانی ئەو سیستەمە کێشەکەمانەوەیە ئەوان بەس ئەمر دەکەن ینی بەس پێشنیار دەکەن کە پێویستە وها بکرێت پێویستە وا بکرێتن خۆش دەزانی ئیشی سیاسی مەسئولیت و ینی هەڵگرتنی ئۆباڵی مەسئولیەتە ینی ئەمە دەرێن وەرن هەمومان لە ناو ئۆرگانەکانی خۆمان مناقەشە دەکەین و پێک دێن لەسەر شێوەیەک ئەوان دەرێن نەخێر پێویستە ئەنگۆ وا بکەن و وا بکەن و لە حکوومەت بکشێنەوە و لە پەرلەمان بکشێنەوە و کۆمەڵێک مەرجیتکەیان هەیە ئەو جە دەگەڕێنەوە ئەنی ئەمەش پێمان وایە ئەوە مەسئولیەتی هەموو لایەکە کە بێن قسەی لێ بکەین و قرار بدەین کە قرارشماندا هەر کەسە ڕێئیسیە قەیدی ناکە بەڵام ئەو بڕیارەی کە بە هەمومان دامان لە سەرەتایی ترین ئیشی حزبی ئەوەیە کە ئەتوو زۆر جار ئیشەکان بەدری تو نییە خۆشەر نییە ئەو ئیشانەی دەکرێت هەمووی بەدری منیشبی بەڵام کە بڕیارێکی بۆ بڕیاری ئەکسەریەت زۆرینەی خەڵک دەنجی بە شتێکدا بێگومان دەبی ملکەتی ئەو بڕیارە نەبی سەر زۆرینەی ئەسەی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەوەن کە ئەو ناڕازیانە بێنرێنەوە ناو بزوتنەوەکە و ڕۆڵ و پێگان پێ بدرێت بۆ ئەوەی بتوان بزوتنەوەی گۆڕان دروست بکەنەوە بەهێزەکەی جارانەوە دەمێکە یاریەوە تازە نیە لە سەرەتاوە ئێمە پێمان ناخۆش بووانە ینی کە چوونە دەرەوەی ئۆرگانەکان لە دەرەوەی ئۆرگانەکان شت دەکەن و ناڕازین ناڕازی ینی ئێمە خۆ لە ناو ئۆرگانەکانیش ناڕازین با نمونەکرد لە بۆ بینمەوە لەسەر بەشداری درێژکردنەوەی پەرلەمان لە ناو جوواتی نیشتیمانی 8 ساعات مناقەشەمان کرد 8 ساعات ئەنواعی قسەکرا کە ئەسڵەن ناڕازیەکەنەوە قسانەیان نەکردیە بەڵام کە بووە بڕیاری زۆرینە هەمومان پێکەوە بین دەبینەک ئەوەی ڕای لەسەر درێژکردنەوەیە ناوعەکە ناوعەک تەسەڕوف دەکاتن و ئەویت کە بە ناوعەشتکە تەسەڕوف دەکات ینی بە هەمومان بڕیارەکانماندا
و ئەخیری دەگمان لەسەدا کاکسەفین کە باسی ئەکسەری درێژکردنەوەی پەرلەمان کرد بوو بوو ڕاتەگرم شتێک کە زۆر باسێکرا ئەوترا کەسە بەرژەوەندخوازەکانی نەوزوتنەوەی گۆڕان کەسە خاوەن پلە و پێگەکان کە لە حکوومەت و لە پەرلەمان و لە پۆستە ئیداریەکان سوودمەندن هۆکاری دروستکردن و لۆبیکردنن بۆ ئەو قەناعەتەی کە بزوتنەوەی گۆڕان ڕازی بێ بە درێژکردنەوەی پەرلەمان و ڕازی بێ بمانەوەی لە حکوومەت و ڕازی بێ بەم دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزارێت زوتنەوەی گۆڕان قەناعەتی وابوو یان بەشێک لە بەرپرسەکانی هەبوون لۆبیانە کرد بۆ ئەم قەناعەتە لای کادرەکانی زوتنەوەی گۆڕان دروست بکەن نەخێر ئەوە خۆی مناقەشەی زۆر کرا و لەسەر هەموو تەوەرەکان قسە کرا و قسەی ڕاز نییە کە بەرژەوەندخوازەکان بەرژەوەندخواست ئەسڵەن کەس نییە حتا ئەوانەی وەزیرەکانمان هەتا ئەوانەی لە حکوومەت برین پۆستیان هەیە پلە و پۆستیان هەیە ئەوان لەوێن دەرێ نەبوون زۆربیان لەوێن دەرێ نەبوون چونکە ئەندامی زیفاتی زیفاتی نیشتیمانی نین ئەوانە پێم وایە هەر لە بۆ خزمەت شتێگەیشتون و پۆستەکانیشان هەر لە بۆ خزمەت پێکینەوە ڕاستە ئیشەکانیان وەک پێویست پێ نەکراوە بەڵام هیچیان لە گەندەلی و لە ئەوە نەبوونە تێدا ئاڵاون ینی بەلگەک نییە کە یەکیان لە ئەوکان بەڵکو بەرنامە هەبووە بەرنامەشی گشتی هەبوو کە ئێمە بۆچی گۆڕان بەشداری دەسەڵاتی کرد و بەشداری پێکینانی حکوومەتی کرد بۆ چەند مەبەستە کە چاکسازی بوو لە پێناوی خەڵک و لە پێناوی نیشتیمان هیچی لە بۆ خۆی نەبوو لە بۆ بزوتنەوەی گۆڕانیش نەبوو دەستخۆش کاکسەفین لە ماوەی ڕابردوو زۆر باسیەوە کرا کە بزوتنەوەی گۆڕان لە چەند شوێنێکەوە لە چەند لایەکەوە هەوڵێەوەی داوە کە لەگەڵ بەشێک لە سەرکردە دیارەکانی بزوتنەوەی گۆڕان کە پێشتر لە بزوتنەوەی گۆڕان بوون وەک دامەزرێنەری بزوتنەوەی گۆڕان ناویان هێنراوە بەڵام ئێستا دوورکەوتونەوە لە بزوتنەوەکە هەوڵێەوە هەبووە کە ببنە بەشێک لە پرۆژەی هەستانەوەی بزوتنەوەی گۆڕان ئێوە قسەتان لەگەڵ ئەم کەسانە کردووە کە لە بزوتنەوەکە دوورکەوتونێتەوە خەڵکی سەربازی خەڵکی سیاسی تایە کە ئێستا لە بزوتنەوەکە نەماون ئەنجامەکەی چی بووە ئەوان تا چەند ئامادەیان هەیە بوو ئەوەی بێنە ناو بزوتنەوەکە جارێکی تر لەگەڵ ئێوەمانان کە لە ناو بزوتنەوەکە ماون بزوتنەوەکە هەستێنەوە و بیکەنەوە ئەو پرۆژەی کە خەڵک چاوەڕوانی و خەڵکی هیوای پێ هەبوو بەڵێ زۆر قسەیان نەگە کراوە بە تاک تاک بە کۆ و بە مەزموعە قسەیان لەگە کراوە ئێمە وەکو خۆمان تاک تاک و دوو سێ یان هەمومان لە خزمەتیاندا بووینە و سەردانمان کردوون و پێمان باش بووە بێنەوە زۆر مناقەشە و شتمان کردووە بەڵام لەسەر خۆیان مایەکە دێن من لێرەڕا و لەو ئەوەیە بە فرسەت دەزانم کە بەڕاستی هەموو ئەو برادەرانی زویرن گۆڕانی خۆیانە و شوێنی ئەوان چۆرە لە ناو بزوتنەوەی گۆڕان هی کەس نییە هی عەشرەتێک نییە هی بنەماڵەیەک نییە هی ڕێکخەرێک نییە بەڵکو هی هەموو لایەکمانە هەموو ئەوانەیە کە ئیش تێدا کراوە و ئیشیان تێدا کردووە و هەموو ئەو ڕۆژنامە نووس و پامنێر و ئەوانەی بەگشتی لە میدیا ئیشیان کردووە ئێمە هەموودەم بە پشتیوانی خۆمان زانیوە و ئێمە سەبەبێک بووینە لە بۆ ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی میدیایی و ئازادی ڕادەربڕین سەبەبێک بووینە و ئێستاش پشتیوانی هەموو ڕێیەکی ئازاد دەکەین هەموو ڕۆژنامە نووسێکی ئازاد دەکەین گۆڕان بێیان گۆڕان نەبێ پشتیوانیان لێ دەکەین پشتیوانی لە ئەرکە پیرۆزەکەیان دەکەین و ڕوویدەمیشمان دەکەینە هەموو ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە گۆڕان ئیشیان کردووە یان پێیان وایە گۆڕان ڕێگایەکە بۆ چاککردنی ئەو وەزعە کە ئەمە خۆمان پێمان وایە بەڵێ پشتیوانیکردنی گۆڕان لایەن خەڵکەوە هەتا ئێستاش تاکە شوێن کە بتوان پشتی پێ بەستن گۆڕانە هیچ کام لەو کەسایەتیانی کە ئێوە قسەتان لەگەڵ کردوون بە تایبەتی سەرکردە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان کە ئێستا دوورکەوتونێتەوە
هیچ کامیان ئامادەیان دەربڕیوە بۆ ئەوەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە پرۆژەی هەستانەوەی بزوتنەوەی گۆڕان بەشدار بن ئیسیجابەی ئەوان چۆن بووە؟ زۆربیان پێیان ڕازی بوون بۆی کە هاوکار بن لەگە بزوتنەوەی گۆڕان و هەرخۆیان بە گۆڕان دەزانن زۆربیان ئامادەبوون ئیش بکەن و زۆریشیان بەشدارن بەڵام لە ئۆرگانەکان ئیش ناکەن ئەوەش حەقش تەبیعی خۆیانە بەڵکو ئێستاش سەرنج و پێشنیار و ڕخنەیان هەبێ بۆمان دەنێرن و پرۆسەی چاکسازی و پرۆسەی هەڵسانەوەی بزوتنەوەی گۆڕان شتێکی زۆر فراوان و گەورەیە پێویست دەکاتن هەموو لایەکمان بەشدار بین و بەڕاستی ئەوانش زۆریان هاوکارن بەڵام هەمویان وەکو ئێمە لە ئۆرگانەکانی ژناکان بەڵکو لە شوێنی خۆیانەوە ئیشەکان زانیاریەکەیەکە لە ماوەی ڕابردوو شاندێک لە بزوتنەوەی گۆڕان جیاواز لە هەموو قسانی کە لەگەڵ کاک عوسمانی حاجی محمودی کردووە شاندێک ئەچێتە لای کاک عوسمانی حاجی محمود و داوای لێکن بگەڕێتەوە ناو بزوتنەوەکە بەشدار بێت لە پرۆسەی دروستکردنەوە و داڕشتنەوەی داهاتووی بزوتنەوەی گۆڕان بە پێی زانیاریەکان کاک عومەری سەیدعەلی ڕەخەری ئێستای بزوتنەوەکەش لەناو ئەو شاندە بووەوە داوای لێ کردووە کە بگەڕێتەوە تا بگاتەوە ئاستی کە کورسەکەی خۆشی بۆ بەجێ بێڵێ ئامادەیە کە کاک عوسمان ڕەخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بێت ئەگەر وردەکاریەکم لەسەرمە پێ بڵێ دووە قسەی کاک عوسمان چی بووە لەم بارەیەوە چونکە چاوێکی زۆر لەسەر کاک عوسمان ینی عوسمانی حاجی محمود یەکێکە لەو کارکتەرانی کە کاتێک کە باسی بزوتنەوەی گۆڕان و کاتی کە باسی هەڵسانەوەی بزوتنەوەی گۆڕانەکرێت چاوەکان هەمووش نەسەرەوەی کە کاک عوسمانی تێدایە یاننا بڵێ وەڵی خۆی کە عوسمان لە دامەزرێنەری ئەو بزوتنەوەیە و کارکتەرێکی گرنگی ناوە بزوتنەوەی بووە و من لەگەر کە عومەر پێکەوە سەردانمان کرد چەند جارێک و برادەرەکانی تکەشمان هەواڵەکانی تکەش چوونە سەردانیان کردووە و ئێمە زۆر چاومان لەوەیە کە عوسمان بێتەوە و دەوری گرنگ ببینین لەو ئەو بزوتنەوەیە بەڵام کەس ناتانی وعدی ئەوەی پێ بدا لە ئایندە شوێنی کا عومەر دەگرێتەوە یان ناچونکە خۆت دەزانی لە لایمە شتەکان بە هەڵبژاردنە ینی لەناو ئۆرگانێک هەڵبژاردن دەکرێتن و چێ ئیشەکە ڕاستپێری دەرا ئەمن هەم جگەلەوەی لە پێشمەرگە لە گۆڕان هاوڕێ بووینە بەڵکو لە پێشمەرگایەتیش هەر برادر و هاوڕێ بووینە و لێک نێزیک بووینە لە زۆربەی شتەکانمان و تەمەنا دەکەم ئەویش بخۆی بێتەوە شوێنی گرنگی خۆی بگرێتن و مەرج هەڵوێست ینی ئەو چی وت نایچی نەوت بەڵکو پێی وا نەبوو ینی وا بە ئاسانی ئەو بزوتنەوەیە هەڵبستێتەوە و ڕێک بخرێتەوە پێی وا نەبوو وا ئاسانە ئەوە پێی وا بوو ئەو بەو شێوەیە ئیش بکاتن باشترە ئێستاش محاورەکان هەر بەردەوامن و هیواداری ئەویش قناعەتی بێ و بێتەوە لەگەرمان شان بداتە بەرێ و بەڵکو ئەو شتێکە پێوەماندی بووین هەموو لایەکمان ئەوە بکەین ینی کە عوسمان خۆی بە گۆڕان دەزانێ و خۆی بە یەکێک لە کارکتەرە گرنگەکانی گۆڕان دەزانێ و هەرواشە ئێوە پێتان وایە هەروایە یان خۆشی قەناعەتی وایە کە ئەویش لەسەر بزوتنەوەی گۆڕانە ناخۆشی ڕخنەی هەیە لە بزوتنەوەی گۆڕان وێ لە مێژشە ڕخنەکانی دەگرێ و لە کۆبوونەوەکان ڕخنەکانی خۆی دەگرێ بەڵام فەرقەی ئێستا و پێشانی ئەوەیە لەناو ئۆرگانێکدا ئیژنان کە پێشتری ئەندامی خانەی ڕاپەڕاندن بوو ئەویش وەکو ئەو بەڕێزانی تر کە پێشتر باسم کرد ئەویش ئەڵێ من گۆڕانم بەزەم گۆڕانی ئێسەنا ناردرێ گۆڕانم بەڵام ئێسایان ڕخنەی لە گۆڕان هەیە بەڵێ ڕخنەی لە ئەسلوبی ئیشکردنی گۆڕان هەیە و بەڵێ دەنا کارکتەری گەرە گرنگ کاک عوسمان هیچ ئەوەیەکی نییە ڕۆژێک لە ڕۆژان باوەڕ ناکەم ئیشەکی باش پێ بکرێ و نەیکە دەسۆش کاتم بەرۆکۆتا ڕات دوو پرسیارکە پرسیاری خەڵکن گرنگە بزوتنەوەی گۆڕان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەشداری کرد جیاواز لە کابینەکانی تر کۆمەڵێک مەرجی ڕاگەیاند کۆمەڵێک لە کارنامەی ڕاگەیاند
ڕێکەوتنێکی سیاسی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان وەکو براوە یەکەمی هەڵبژاردنەکان ئەنجامدا کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدار بێت. بەڵام ئێستا کوردستان لە دۆخێکی خراپدایە. کارنامی کابینەکە و کارنامەکەی بزوتنەوەی گۆڕان چی لێ جێبەجێ کراوە کە جێگەی ئەوە بێت طموحی ئێوەی تیاما بێتەوە هێشتا ئێوە بەردەوام بن لەم کابینەیە و چیشی تا جێبەجێ نەکراوە کە ئێوەی بەڕاستی نیگەران کردبێت وای کردبێت کە ئێستا دەنگدەرانی بزوتنەوەی گۆڕان هاوڵاتیان بزوتنەوەی گۆڕان بە بەشێک لە کێشەکانی هەرێمی کوردستان ئەزانن کاتێک کە بزوتنەوەی گۆڕان لە بەهێزترین هێزی ئۆپۆزیسیۆنەوە ئێستا بووەتە بەشێک لە پرۆسەیەکی حکومڕانی کە هاوڵاتیان پێیان وایە پرۆسەیەکی حکومڕانی خراپ و پڕ لە کێشە و ئاریشە بەڕێوە دەچێت. بڵێ خۆی بەڕاستی حکوومەتێکی باش نییە، حکوومەتێکی خراپە و بەشداریکردنمان بۆ چاکردنی ئەو حکوومەتە بوو لە پێناوی خەڵک و لە پێناوی ئەوەی ئەو حکوومەتە کە بەرهەمی ڕنج و ماندیبوونی سەداها ساڵەی کورد بەگشتی بووە. ئێمە لە 2013 بە حکایەتەکەت بۆ بژێڕمەوە لە 2013 لەگەڵ کاک نەوشیروان ئەو مناقەشەیەمان کرد کە ئێمە حکوومەتێکمان هەیە، حکوومەتە حکوومەتۆکەیە هەرچی شتێکی هەیە، ئێمە هەوڵ دەین بیرڕوخێنین یان هەوڵ دەین چاچکەین. هەمومان گەیشتینە ئەو قورعەتەی کە هەوڵ دەین چاچیکەین. چاکردنەکە بێگومان بۆ ئاسانیە نییە. ئەو دەما ئەگەر بەبیریت بێ 6 پاکێ زمان پێشکەشی حکوومەت کرد کە ئێمە لە معارزەش بووین و لە ڕاستیدا حکوومەتەکە دوو حکوومەت بوو، حکوومەتێک ئیسلێمانی حکوومەتێک ئی هەولێر هەناوەشی لێی دەنێ لەسەرەوە یەشیان گرتوتەوە. ئێستاژ حکوومەتە زۆر پێویستی بە چاکسازی هەیە، بەوە پێویستی بەوە هەیە بکرێتە حکوومەت بە معنای کەلیمە، بکرێتە حکوومەتی هاوڵاتی، بکرێتە حکوومەتی خزمەتکاری ئەو خەڵکە و بە دەوری خۆی هەستێ و بە ئیشی خۆی هەستێ. بەڵام بەو معنایە ئێمە بە 12 کورسیەوە کە بەشدار بووین لە حکوومەتێک قسەی ما سەردەگری. ئەگە بەدەست ئێمە وێ 6 پاکێزەکەی کاتی خۆی پێشکەشی حکوومەتمان کردەوە جێبەجێ دەکەین و خزمەتی ئەو خەڵکە بکە. بەڵام بێگومان قورساییمان لەناو ئەوە بە 4 وەزیرەوە بە 12 کورسیەوە هەر ئەوەندەیە کە ئەوەندەی پێمان کرا ئەوەندە دەکەین. ئێمە لە تیمەکەی خۆمان وەک پێویست ڕازی نین تیمەکەی کە لەناو پرسیارەکەم تیمی حکومی لە وەزیرەوە لە جەگری سەرۆکی هەرێمەوە لە پۆستە باڵاکانەوە تاگاتە پۆستی بەڕێوەبەری ناحیەیەک هەموو پۆستە ئیداریەکان بەرکەوتەکانی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت ئێوە لیان ڕازین یان پێویستیان بۆیە هەمویان پێداچوونیان پیا بکرێت؟ نەخێر لیان ڕازی نین وەک پێویست نین، بەڵام لە یەکشت لیان ڕازین و شانازیان پێوە دەکەین. زۆربەی هەرە زۆریان هیچ لە پۆستەکانیان مستەفید نەبوون و لە گەندەڵی تێنە ئاڵاون و زۆر هەوریان داوە ئیشی باش بکەن. هەر چار وەزیرەکە و پلەکانی خواردتریش زۆر هەولیان داوە، بەڵام هەر ئەوەندەیان پێکراوە لە ناو حکوومەتێک کە وەچی گوتمان حکوومەتی دوو بنەماڵەیە. دەسەڵاتەکە لە دەست حکوومەت نییە، لە دەرەوەی حکوومەتە دەسەڵاتەکە. یانێگە تو بتەوێت دەسەڵات بەگشتی چاکەی پێویستە چاکسازیی گشتگیر بکەیت. ئەگەنان ناو حکوومەتە ناکرێت. حکوومەت دەسەڵات وەچی گوتمان لەدەست ڕێیز و زەرا و لەدەستەوە نیە بەرکو لە سلێمانی بەدەستێکێکە دەستخۆش سەفین زۆر بە کورتی ئەگەر لەماوەی یەک خولەک هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لە هەر یەکێک لە شارەکان کاتێک بە تەمەنێکی زۆرەوە یان یەکەم جاری بۆ کە بەشداری هەڵبژاردن بکات یان کاسبکارێک مامۆسایەکی زانکۆ ڕۆشنبیرێک هەر کەسێک کە دەنگی بە بزوتنەوەی گۆڕان داوە ئێستا ئازارە چەژێ بۆی بزوتنەوەی گۆڕان گەشتوتە ئێسا. ساڵی داهاتووی بزوتنەوەی گۆڕان ئومێد و هیوای هەبێ بۆی بزوتنەوەی گۆڕان ئەگەر نەگەڕێتەوە دۆخی جارانی لە دۆخی ئێسای باشترە بێت؟ بەڵێ دەتوانم ئەوەیە بدەمێ کە بزوتنەوەی گۆڕان بەرەو گەشانەوە تر دەستی و بەرەو خۆڕێ خستنەوە دەستی
و دەمێنێتە سەرەوەی تەمەشاکە یعنی ئێمە مەزموعەک هەرسوورا و ئیش لە بۆ گۆڕان دەکا ئەویت کە لەسەر دەنگدەرە یعنی ئێمە وەکو حزبەکانی تر نین یەک لە شکرمان هەبێ مەعاشخۆر ئیلزامیانکەین دەنگمان پێ بدەن ینی لە ئینتیخابات دەنگمان پێ بدەن بەڵکو ئێمە بانگەوازێکە بۆ چاکسازی خەڵک دەنجی پێدا دەنامە هەمووی لە کوردستان دەوری 500,000 دەنگمە هێنە لە 25 حوت کە ئێمە بە هەمومان 1000 کەسمان نەدەناسی بەڵکو خەڵکە لەو بابەتەی کە هاوڵاتێکی احتیادیە و پێیوا بوو هیوای بە گۆڕان هەبوو ئێستا ژیوای هەبێت بەڵێ ئێستا شیوای هەبێ دەستخۆش سپاس بۆ تۆ بەڕێز سەفین مەلاقەرە ئەندامی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ ئەم دەرفەتەی کە دوای فترەیەکی زۆر لە دوورکەوتنەوەت لە میدیا لە شارپرێسەوە بەشێک لە کێشە و گیرروگرفتەکانی بزوتنەوەی گۆڕانمان تاوتوێ کرد سپاس بۆ تۆ بنەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش.